هرچی موضوعێکی کانزایی پۆتاسیۆمی تێبێت وەکی مۆز وەکی خورما خۆشحاڵ بووین ئەمڕۆ بە بینینی نەخۆشێک بە ناوی مەریوان ئۆزدەمیر بان کرابووم وەکو پزیشکێکی هەناوی ئەم نەخۆشە ببینم ئەمڕۆ لە خەستەخانە دیارە وەک دەرەکەوێت ئەم نەخۆشە لە مانگرتن بووە 15 ڕۆژە نانی نەخواردووە بە ئیسراری خۆی تەبعاً ئەم کارە دیارە کراوە ئەوەی لەسەر من بێوەک پزیشکێ بینیمە باری تەندروستی ناجێگیر بووە دیارە هەستم کردووە کە وشکبوونەوەیەکی چاکی هەیە دیارە ئەو بەلەشیان نەماوە خۆشبەختانە کۆندامەکانی وەک بە یەکەم بینین دیارە زەرێکی گەورە ئەو تۆ نەبووە لە کۆندامە گرنگەکانی لەشی وەکو گورچیلە وەکو دڵ وەکو مێشک بەڵام ئێستا حاڵن لە پشکنی نایە داوای چەند فەحسێکی خوێنم کردووە ئەو فەحسانە ئەبێ نەتیجەکەی لە چەند سەعاتی داهاتووە دەرکەوێت کاکم مەروان ئێستا حاڵی حازر باری ئەتوانم بڵێم لە خەستەخانە جێگیرە بێت لە چەند سەعاتی داهاتوو بە چاکردنەوەی ڕێژەی وشکبوونەوەی ئێمە لای خۆمانەوە مغەزیمان بۆ داناوە و فەحسی خوێنمان بۆ کردووە چاوەڕوانی بزانین نەتیجەکانی شێو لە ئەنجامە ئەم 15 ڕۆژی مانگرتنە ئایا چ زەرەرەی لە جەستەی ئەم نەخۆشە کەوتووە دیارە لە چەند سەعاتی داهاتووە دەرەکەوێت ناتوانێت طبعاً هەر نەخۆشێک 15 ڕۆژ نانی نەخوارد بێت لە پڕێکا گەر نان بخوا هەندێک کۆئەندام و کانزایەکانی لەشی زەرەرمەند دەبێت دیارە ئەگەر لە پڕێکا دەست بکات بە خواردن زەرەرەکەی لە قازانشتر زۆرترە بێ لەم حاڵەتانە وەک ڕێنمایی تەندروستی ئەوەیە ئەو کانزایە گرنگانە یەکەم جا بۆ دابینکەین و ئێسێمە سەرقاڵی ئەوەین کە لە ڕێی خوێنەوەی دابینی بکەین مانای بەدەمارەوە شە پاشان ڕێژەکان هێواش شێواش بۆ یەگەڕێنینەوە وەکو هەنێ خواردنی سوکەڵە کە کۆندامی هەرسی بتوانێت هەرزی بکە ئەجنا ئەگەر بێت و هەر لە پڕێکا وەکو خەڵکیی ئاسایی نان بخوا لەوەیە زەرەرەکەی زیاتر بێ بۆ جەستەی و وای هەیە جان وایە کۆندامی لەشی وەکو ماسوولکەکان وەکو کۆندامی مێشک و دەمارەکان لە کارەوەستێ زەرەری زیاترە بێ لەوەی کە بەنیازی قازانجیەوە بێ خواردن بخواتە